و چۆنێتی دەستنیشانکردنەکەی و چارەسەرکردنەکەی هەڵبەت بۆ هەموو گرفتێکی تەندروستی چارەسەرکردنەکەی خاڵێکی گرنگە جا ئەگەر چارەسەرکردنێکی بنەبڕ بێ یاخود کۆنتترۆلکردنی گرفتە تەندروستێکە بێ و لە هەموو بابەتەکان گرنگتر خۆپاراست نەکەیت ئێمە چی بکەین بۆی کە دووچاری ئەم جۆرە گرفتە تەندروستیە نەبین و پارێزراوبین. لەسەرم بابەتە گفتوگۆ دەکەین لەگەڵ دکتۆر هێژا قەلەندەر کەس نەزانی کە بەڕێزیان پسپۆڕی ورد لە نەشتەرگەری هەر سوودجگەر. دکتۆر هێژا بانیت باش بەخێراتی سەرچاوان سپاس دەکەم. دکتۆر با سەرەتا وەکو ناساندنێک با پێناسەیەک ناساندنێک بۆ قۆڵۆن بکەین بزانین قۆڵۆن چیە دواتر دەچین لەسەر وردەکاری گرفتە تەندروستیەکە و نەخۆشیەکە. بەڵێ قۆڵۆن بەشێکە لە ئەندامی هەرسوو جگەر کە دوای ڕیخۆڵە باریکەیەت بەڕێکەیش کۆتاییەت لەویا زۆرتر بڵێن شیکردنەوەی خواردن و هەزمکردنی خواردن زیاتر لە گەدە و لە ڕیخۆڵە باریکا بێت بەڵام لە ڕیخۆڵە ئەستورە بڵێن لە قۆڵۆن لەویا زیاتر ئەو کانزاکان و لەگەڵ ئاو زیاتر هەڵەمژرێ ئیتر ئەو باقیش دوای ئەوە چێتە ناو ڕێکە و یەتە دەرەوە. ئەی گرژی قۆڵۆن شتێک هەیە بەنای گرژی قۆڵۆن یاخ لە چ کاتێکا بێتە گرفتێکی تەندروستی یا قۆڵۆن گرفتی تەندروستی دروستەکە. ئەم مستەلاحە زۆر باوە ناو خەڵکە مەسەلەن گرژی قۆڵۆن قۆڵۆنی عەسەبی زۆر مستەلاحاتی تریشی هەیە خەڵک ڕاهاتووە لەگەڵیا مشکلەکەی ڕاهاتنەکە چییە ئەوەیە کە ڕاهاتووە لەگەڵیا فێر بوون مەسەلەن تۆزێ قەبزە بێت تۆزێ ورگی ئێشێت تۆزێ غازاتیە بێ یان هەر کێشەیەکی هەیە بێڵێ قۆڵۆنی عەسەبیم هەیە بێ ئەوەی فەحسێ بکات بێ ئەوەی پشکنینێ بکات بێ ئەوەی سەردانێکی پزیشکێ بکات. طبعاً قۆڵۆنی عەسەبی هەیە لە ناو کتێبوشتە هەیە لای ئێمە لە هەموو شتێکە هەیە بەڵام لە چه حاڵەتێکە ئەڵێ ئەم نەخۆشە قۆڵۆنی عەسەبی هەیە یان گرژبوونەوەی قۆڵۆنی هەیە لە حاڵەتێکە تۆ پشکنینە کردووە بۆ نەخۆشەکە لە نوکە سەریەوە تا نوکە پێی هیچ کێشەی نییە هەموو فەحسێکە بۆ کردووە بەقەی یەک نوکە دەرزی کێشەی نییە لە گیانە ینی هیچ شتێکە نەدۆزیوەتەوە هیچ گرفتێکە نەدۆزیوەتەوە لە گیانە کە پێویست بە چارەسەر بکە اینجا ئەڵێ ئەمە گرژی قۆڵۆنە. واتە دەستنیشانکردنەکەی قورسە دکتۆر دەستنیشانکردنەکەی زۆر قورسە مەسەلەن خەڵکەڵێن وانە سلوانە خەڵک بڵێ نەوانە با وایە بۆچیش وایە بەنیشانێک و دوونیشانە ناتوانانی بەنیشانەیەک و دوونیشانە ناتوانانی مهمترین شت کە بکرێت ئەویش ئەبێ بزانن نازورە نازوری قۆڵۆنە بەس نازوری قۆڵۆن نابێ نازوری گەدەیش بکات ئەبێ مەسەلەن نەخۆش یەت بۆلات ئەڵێ تۆ گرفتەکان بڵێ مەسەلەن بەچیت ئەڵێ یان سکمێشێت یان ئەڵێ قەبزم یان ئەڵێ سکمە چێت واتە ئەمانە نیشانەکانی دیارترین بەڵێ ئەمانە زیاتر نیشانەکان ئەڵێ غازاتم هەیە سکمە ئاوسێت کە خواردنە خۆم وام لێت یان خوێن دانیشێ زیاتر کە ئەم نیشانانەی هەبوو مەسەلەن بڵین خوێن دانیشێت قەبزە ئازاری هەیە لە حاڵاتی کە زۆر پێشکەوتووە کێشیشی دابەزێ کامانی هەبێت تۆ نابێت نەخۆشەکە مەسەلەن وا بیرکاتەوە کە طبعاً چونکە بەس گرژبوونەوەی قۆڵۆنیە یان نەخۆشێکیت سۆنێرێکە بۆ هێنێ مە سۆنێرێکە بۆ هێنێ ئەڵێ سۆنێریان بۆ کردوم ئەڵێ گرژی قۆڵۆنە ڕێزم هەیە بەڵام وا تێ ئەگات خۆی ئێوێ وا تێبگا کە قۆڵۆنی عەسەبی هەیە نە بە سۆنەرێک ناتوانانی تۆ بڵێ ئەمە قۆڵۆنی عەسەبیتە ئەبێ پشکنینی تری بۆ بکەیت لەو حاڵەتانە مهمترین شت ئەوەی نازورە نابێت بە هیچ جۆرێک تۆ کۆمنتێ بۆ نەخۆشەکە بیت یان شتێکی پێ بڵێ ئیحتیمال ئەمە وابێ وانە بێت هەتاوەکو نازوری بۆ نەکرێت نازورەکە زۆر شتە بینرێت بۆچی زەرورە مەسەلەن گۆشتی زیایی لە قۆڵۆنە هەوکردن کە هەوکردن هەیە تازە ڕوویاوە بەهۆی هەر هۆکارێکەوە بێت مەسەن ئیلتیهاباتێکە خواردنێکی پیسەخوا کرمێکی تایە شتێکی تایە ئەم نەو عەشتانە برینارە بێت قۆڵۆن هەواکات نەوعێکی تریش هەیە کە پێڵێن هەوکردنی
درێژخایەنی قۆڵۆن، التیهاباتی قۆڵۆنی مزمن. ئەویش دوو نەوع هەیە، نەوعیشان لە دەمەوە تاوەکو کۆم احتیمالە لە هەر شوێنێکی هێنە کۆندامی هەر سوجگەر بێت توش بێت، دانەیەکی تری هەیە بەس لە قۆڵۆنە ڕوئەدات. تۆ بێ ئەمانە جیاکەیتەوە، چونکە ئەمانە چارەسەری تایبەتی خۆی هەیە. خۆ مەسەلەن گژبوونەوەی قۆڵۆن چییە؟ بازە دەرمانێکی بۆ نووسیت بۆ نەخۆشەکە، دوایەوەی کە پشکنینی بۆ کردو هەموو شتێکیشی باشە، ئەڵێ کاکە تۆ احتیمالە گژبوونەوەی قۆڵۆنە هەبێ. عیلاقەی بە ماسوولکەکانی قۆڵۆنەوە هەیە، عیلاقەی بە دەماریەکانیەوە هەیە، یان حساسیەتی هەیە تەحملی هۆکارەکانیشی ئەگۆڕێت دکتۆر؟ هۆکارەکانیشی ئەگۆڕێت، مەسەلەن لەوانەیە حساسیەتی هەبێ، بەعزە کەسێک هەیە پێڵەن حساسیەتی گەنم، ئەوەیە کە تەحملی گەنم ناکات، یان هەستیاری بە جۆرێک لە جۆرەکانی هەستیاری بە جۆرێک هەیە، مەسەلەن شیرەمەنیەکان. بەوانە ئەویش ئیلا بێ پشکنینی بۆ بکەیت، زەرعی بۆ بکەیت، نازوری بۆ بکەیت، بەعزە فەحسێکی خوێنی خاصی خۆی هەیە. هێنە بەوانەیە دەرەکەوێت تو ئەبێ ئەمانە جیاکەیتەوە لەگەڵ گرژبوونەوەی قۆڵۆن، یان خوانە خواستە مەسەلەن ئەم گۆشتە زیایانەی هەیە، بەعزە گۆشتێکی زیایی ئەگەر بمێنێتەوە احتیمال لە مستەقبەلا بێتە شتێکی خەتەر، تۆ زوو کە ئەوەی بۆ لا ئەبیت تەواوی تر نەخۆشەکە نەجاتی تر. مەسەلەن پێی ئەڵێڵی کاکە تۆ گرژبوونەوەی قۆڵۆن نییە، هەموو کێشەکانت بەهۆی ئەوەیە، خاستە خوێندانیشتن شتێکی زۆر خەتەرە. ئەمە ناڵێم بۆ ئەوەی کە خەڵک من دائیمەن لە هەموو مقابلەیەکەیان لە هەموو قسەیەکە ئەڵێم ئەم قسانە کە ئەکەین پێویست ناکە خەڵک بترسێ، تەنها بۆ هۆشیارکردنەوە، تەنها بۆ هۆشیارکردنە. مەسەلەن معنایەوە نییە تۆ خوێنە هەبێ معناوەیە شێر پەنجەو هەیە، نە، یەکێکە لە یینەکان، بەس ئێستا ژیان وەکو جاران نەماوە کە جارانە وت شێر پەنجار خەڵکە بورایەوە، ئیستێش بەعزە کەسێ وایە نە، چارەسەری هەیە، تۆ زوو فریای خۆ بکەوی، چارەسەری هەیە ئەو شتانە. لەبەرەوە ئەبێ هوشیارەکە ئەوەیە مەسەلەن خوێنی هەبوو، ئازاری هەبوو، قەبزە یان سکیەچێت بۆ ماوەیەکی زۆر، نەک مەسەلەن ڕۆژێ دوو ڕۆژ سکی بچێت، ئەبێت چەنێ بێ کە ڕۆژ زیاتر، مانگێک زیاتر، خۆی ئەمە عادەتەن لە هەفتەیە بۆ 10 ڕۆژ زیاتر بێت، یان تۆ بەعزە پرسیارێکەکەی لە نەخۆشەکە سێریەکەی وەزعی نەوعێکە ئەتاکم ڕۆژێ دوو ڕۆژیش بێتەوە بێ بۆی بکەیت. مەسەلەن نەخۆشەکەڵێ ئازاری گەدەم هەیە، مەسەلەن خواردنێکی پیسی خواردووە یان هەر کێشەیەکی هەبوو بێ، بەڵام بۆ یەک ڕۆژ تۆ پێویست ناکات تۆ نازوری بۆ بکەیت و شتی بۆ بکەیت، هەر بەعزە عیلاجێکی بۆ بکەیت یان دڵنەواییەکی دەیتەوە بڕۆ. بەڵام ئەگەر زۆر کێشەکەی گەورە بێت تەبعەن ئەگەر یەک ڕۆژیش بێ، یەک سەعاتیش بێ ئەو کێشەی هەیە، تۆ یەکسەر نازوری بۆ بکەیت. بۆیە ئەم شتانە زۆر مهمە بینەرانی خۆشەویست بزانن کە گرژبوونەوەی قۆڵۆن وا ئاسان نییە تۆ بۆ خۆتی دابنی بڵێ چەند ساڵە لەگەڵ مایە گرژبوونەوەی قۆڵۆن هیچ پشکنینێکیشی نەکردی بێ بۆی، لەبەرەوەی ئەم شتانە و لە کۆڵە کاتەوە اینجا دوای ئەوە کە متەئەکید دەبیاڵێمە گرژبوونەوەی قۆڵۆنە. دوێنێ دکتۆر بابەتێکم بەرچاوکە لەسەر قۆڵۆن ئەڵێ قۆڵۆن حاڵەتێکە لە نێوان لەشساغی و نەخۆشیدا، واتە و کەسێک کە تووشە بێ نە ناساغە نە نەخۆشیشە، ئەمە دروستە؟ نەخۆشیەکە و تاوا خۆش ئەوەش نەوعێکە لەوانە مەسەلەن زۆر بیرکردنەوە، قەلەقی، ئەمانە سترێس زیاتە لە گیانە، هەنێ هۆرمۆن وشتە ڕژەیە کە هەر یەکی مەسەڵێ کە سترێسم هەیە بێتاقەتە بم، دڵم تونە بێ، مەعیدەم تێکەچێت، ورگمە ئاوسێت، غازاتم هەیە، مەسەلەن تەسیری هەیە بۆ ئەو شتانە. تەبعەن بیرکردنەوە و شتی نەفسیش تەسیری هەیە. بەڵێ لە نێو کام ڕەگەزا زیاتر دووچارێ بن؟ عیلاقەی نییە بە ڕەگەزەوە، عیلاقەی نییە مەسەلەن خانمان زیاتر تووشە بن یان تەمەنەکان دەرکەوتۆ لە چ تەمەنێک مەسەلەن بڵێم بۆ گرژبوونەوەی قۆڵۆن ئەڵێ نا مەسەلەن نییە، ئەوەی نییە بڵێ ئیلا و بیلا لە گەنجا ڕوئەیە، ئیلا و بیلا لە پیرا ڕوئەیە، ئیلا و بیلا لە ئافرەت بیان زۆری نەبێ ئەوە بێت مەسەلەن زیاتر لە پیاوە زیاتر لە ئافرەتە، ئەمانە دراسات و شت هەیە. مەسەلەن جامیعەیەکەی کە چەند هینێکی ترێکە، بەڵام مەشتی سابت نییە بڵێ لە ساسە وایە. بنەمایەکی زانستی زۆر قوڵ و ڕێکوپێکی نییە، بەڵام دراسات زۆرە ئەڵێ لە هەموویە هەیە، زیاتر لەوانەی کە زۆر قەلەقن، زیاتر لەوانەی کە هینە چونکە پشکنینەکان ناکەن خەڵک زۆر، کە پشکنینەکان بکرێت هەموو شتێکی بۆ دابین بکرێت، زەرعی لێوەرەگیرێت تۆ بزانی ئەمە بەڕاستی قۆڵۆنی عەسەبیە یان نا،
لەو حاڵەتانەیە دەرەکەوێت بەڵام بەعام لە هەموو کەسێکا ڕوایە. ئەو کەسی کە تووشی ئەم گرفتە ئەبێت چارەسەرەکان چین بۆیان دکتۆر؟ چارەسەرێکی بنەبڕ هەیە یاخود چارەسەرێکی بنەبڕ نییە، چونکە وەکو وتمان لەوانەیە حساسیت بێ، خۆ بە دەست من و تۆ نییە، حساسیتە بەسە بێ خۆی دوورخاتورێت. یعنی مەبەستەکەم ئەوەیە نابێ وەکو نەخۆشی سیرکرێ، نەخۆشی نییە، شتێکی زۆر تەبیعیە. هەموو کەسێ مەعیدەی تێکە چێت بزەبت، هەموو کەسێ مەعیدەی تێکە چێت، هەموو کەسێک ینی مەسەلەن تۆ هەڵامەتت تووشە بێت، هەموو کەسێک احتیمالی ئەوەی هەیە تای بێت، هەموو کەسێ احتیمالی ئەوەی هەیە تەسەموم بکا بە خواردن و شت، هەموو کەسێ وای لێت ساڵی جارێ دوو جار یان شتێک. ئەمە معناوە نیە تر نەخۆشیەکە و تەواو من پێوەی ئەناڵێنم. ئەبێ یەکەم قەلق نەبن، ئەم قەلەقیە تەرک بن. ئەم قەلەقیەش بە چی تەرکە درێ زیاتر؟ بە پشکنین، کە پشکنینی بۆ کرێت سێرەکە کە هیچ کێشێنیە تۆ توانی لەوێ دڵنەوەیەکی نەخۆشەکە بێتەوە. دکتۆرەکەش مهمە لەو حاڵەتە، نەڵێ مەسەلەن تۆ گرژ بوونەوەی قۆڵۆنە هەیە و ئەمە درێژ خایەنە و ئەمە وایە. نە، ئێمە دایمەن پیان ئەڵێن دوای پشکنینەکان دەرکەوتووە کە هیچ کێشەیەکە نییە، احتیمالە گرژ بوونەوەی قۆڵۆنە هەبێ یان قۆڵۆنی عەسەبی و هەبێت، لەبەرەوە پێویست بە هیچ گرفتێک ناکە، پێویست بە هیچ خەمێک ناکە، پێویست بە هیچ کێشەیەک ناکە، هەروەنە ئاگاو لە خواردن بێت. ئاو زۆر بخۆ، خواردنەکان وەکو خواردنەکان مەسەلەن ئەبێ ئاو زۆر بخۆن لەبەرەوەی قەبز نەبن. مەسەلەن ئینسانێک کە 70 کیلۆگرام بێت وەزنی، پێویستی بە لایەنی کەمەوە لە ماوەی 24 سەعاتە بە 3 لیتر ئاو هەیە. ئەوەیشی کە زیایە وەزنی زیاتر، ئەوەیشی کە کەمترە، بەڵام بەعام 70 کیلۆیەکە پێویستی بە 3 لیتر ئاو. هیچ کەس فریا ناکەوێت 3 لیتر ئاو بخوا لە ڕۆژێکە. طبعاً ئێماڵێن بەس ئەبێ هەوڵ بی. مەسەلەن سەوزە زۆر باشە، ئەو خواردنانەی کە ڕیشاڵی تایە، مەسەلەن ئێستا توانن بگەڕێن لە ئینتەرنێت سێریکەن لە گوگڵ لێدەن ئەو خواردنانەی کە ڕیشاڵی تایە زیاتر بخورێت، ئەوانە زۆر باشە بۆ قەبزی، بۆ غازات کەم یەکاتەوە. اینجا ئەو ئازارانەی کەمەکاتەوە، ئەم مەشاکیلانی کە پێڵێن هی گرژبوونەوەی قۆڵۆنە کەمە بێتەوە، بەسەمانە دوای هەموو پشکنینێک کە بۆی کرابێت. بەڵێ دکتۆر، لە کاتی ناخواردنە زۆر جاقسەیە کە کرێڵێ خواردنەوە گازیەکان، ئاو، شەربەت، ئەو شتانە مەخۆن بۆی کە دووچاری گرژی قۆڵۆن نەبن. ئەمە هیچ کاریگەریەکی هەیە خواردنەوەی ئاو، خواردنەوە گازیەکان؟ وە خواردنەوە گازیەکان هەر خۆی باش نییە، بەس خواردنەوەکانە لە کاتی نانخواردنا نەخورێت. طبعاً ئاو زۆر مەسەلەن هەیە لەگەڵ هەموو پارویەکە پەرداخی ئاوەخوا، تەبانەوە زوو تێرە بێت، مەعیدەی پڕە بێ لە غازات، تووشی ناڕەحەتیە بێت، بۆ یاڵێن نەبێ بە هێواشی جوان بیجاوی، هێواش قوتی دێی، ئاو کەم بخۆ لەگەڵ کاتی ناخواردنە. ئەمانە زەورە، بەس ئەمان هەموو کەسێ نایەتەوە بیری هەموو کاتێک. کێشەکە لەوەی ڕاهاتنە، بەڵام خێرا خواردنیش طبعاً تاسیری هەیە. ئاو شتێکی سەرەکیە بێ بخورێتەوە. گازیەکان بەهۆی ئەو مەوادانەی کە تایەتی، بەهۆی ئەو غازانیش کە تایەتی، تۆزێک گرفت دروستەکە، بۆیە ئەڵین خراپە. دەستەکانە خۆش بێ دکتۆر گیان. هیچ ماوە لەسەر ئەوە باسمانەکرێ، کاتمان نەماوە ئەگەر هەر بێ بتێ بیگەنی بە کورتی بێمەس. ڕێنمایەکانی من ئەوەیە بۆ بیرەنانی ئەزیز، قەت نەڵێن نەخۆمانەوە ئەو کێشەیەمان هەیە، دائیمە سەردانی پزیشکن، سەردانی پسپۆرکەن، پشکنینیان بۆ بکرێت، مهمترین شتیش نازوورە. دەستەکانە خۆش بێ. زۆر سپاس بۆ تەواوی زانیاری و ڕێنمایەکانت. دکتۆر هێژا قەلەندەر کەس دەزانی کە بەڕێزیان پسپۆڕی ورد لە نەشتەرگەری هەرس و جگەر لەم بەشەی پرۆگرام و تایبەت بە گرفتی تەندروستی قۆڵۆن لەگەڵ ئێمەجا ئامادە بوو بۆ هیوایی توانی بێتمان سوودێک بە ئێوە یازیز و خۆشەویست بگەێنین هەتا سبەینەوە لە پرۆگرامێکی نوێدا پێتانەگەینەوە. کاتێکی خۆش خواتان لەگەڵ.